لەسەر ساحەی شفتیانە ساحەی شفتیان مەیدانی شفتیان هی خەڵکی عەلوەیە ئێستا حکوومەت بە کەیفی خۆیان نازانم قایم قامە بە ئەمری شارەوانیەکی هاتیین قەپاتیان کردە ئێستا فەر و تەماشای ڕسمی و عالەمێ بگرە 2000 زاحێر و عەرەبانچیەوە بێ ئیشی و کردمایتەوە شەوێ هاتیینە بەبێ ئاگاداریمە ببێ ئەوەی ئاگاداری خەڵکی عەلوەی ئاگادارکەن هات ساحەکەیان قەپات کرد دەیانەوێ مەیدانەکەی بنە بۆ خۆیان بنە لایەشتر ئەمە هیچ مانعمان نییە با بنە جێیش کە شفتەکەی دەبن هیچ مشکلی شفتیمان نییە بەس ساحەکە نابی قەپات بێ ئەو ساحەی خەڵکی عەلوەیە هیچ عیلاقەی بە حکومەت نییە بەپارەی ئەو خەڵکەی کرا وەڵی 3 سال ئەو خەڵکی عەلوەییشی کردی ئەو ساحەمە بێ دروست کردیە ئێستا دەیانەوێ بیدەنە کابرایشی دەستڕۆیشتەوە لەوێ ئەمر دەکا نازانم واستەی هەیە نازانم چی هەیە ساحە شووتیە دەرگیان گرتووە یعنی ئەو عالەمەش ڕناوەستی ینی لە زێمە نییە کەس دەگەر ڕێگرتن نییە هەموو پێمان ناخۆشە بەس جەماعەتەکانی کەس ڕناوەسی بەس دەرگەکانمان بۆ بکەنەوە ینی بۆچی دەرگی شووتی دەگرن ساحەیە بە خۆمان دروستمان کردووە یعنی حتا سەبەکەی بینایەکەی هەمووی لە جیفانی خۆمان دروست کرایە ینی بەهار عقدی نەمایە چی نەمایە بەس دەرگای گرتەکەی بۆ چییە ینی دەرگای بگرتنی بۆ چییە پێویست نییە ینی کەس دەگەر ڕێگرتن نییە کەس دەگەوە نییە لە دوێنەوە عالەمە ئێمە نەمان دەهێش ڕێگە بگرن ڕناوەستنی لە زێمە نییە ینیشەکە